ل 2018 حاڵەتی توش بووە پێشتر ئاسایی بناڵێکی ئاسایی قسەکردنیە هەموو شتێکی تابێتی بەچی ئەو مرتاحەبێ لە ماڵەوە لە ماڵەوە لە ماڵەوە وڵایترە بەس بە ماڵەکە بسوورەتەوانێت دەرگای سەلاجە بکاتەوە بێت و بڕوا و شتەکان هەمووی تاقی کاتەوە و بچێتە حەمام خۆی بشوە و ئەوانە زۆر مرداحارەوەڵام بۆ وێنەکانی ڕاستان ئێستا بۆ نمونەی بەمە دەرەوانێ ئاڵم ڕاستان ئەم بۆ شتێکی خۆشە بینی یا شتێک خاچەر ڕێحەکان بۆ مەکێشە دەوانێت هاوکاری یەکەم ناڵم هەر هەموو تەنیا خۆی کەشە بەڵام هەڵبژاردننی ڕەنگەکان خۆی هەڵی ئەبژێرێ خۆی حەز لەو ڕەنگانێن تە پێشەوانێ و دروستیەکە لێرە تقریبەنەوە 15 تابلۆی هەیە لەسەر کاغەزیش تابلۆی هەر هەیە لە ماڵیشە بەردەوام ڕست مێکێشە لە چه حاڵەتێکا زیاتر با بڵێن ئەو حاڵەتەی بۆیە دیان کە شیرینی زۆرەخوا کە خواردنەکانی کە ڕێک نەبێ کە خواردنەکان ڕێک نەبێ ئێستا بۆ نمازان مازم چکرێت توشتی خوارد لەبێ لەم حرەکەوتی زۆر بوو ئەتوانێت قسە بکات نەوەڵا ناتوانێت لە 2014 12 ساڵە لە 2018 حاڵەتی توش بووە پێشتر ئاسایی بناڵێکی ئاسایی قسەکردنیە هەموو شتێکی تابێتی وەڵام ئاڵێ تووشی سەدمە بووە بە حاڵەتی دەستنیشان کرا بە حاڵەتی شەبەنگی ئۆتیزم